شهيدان اوان لا قوتر كردينەوە بۆ ملەتی خۆشیان و خەڵکی تریشیان سەلمان کە ئەهلی ئیسلام ئومێدی ئازادی خاک و ئاسوودەیی خەڵکی کوردن نەک جۆرێکی تری ئەو کوفر و شرک و جاهیلیەتەی ڕۆڕووی ڕاوەستاونەتەوە کە جاهیلیەتی بەعسە جاهیلیەتی کوردیش هەر جاهیلیەتە ئەکوفارکم خەیر من ئولائیکم جاهیلیەتی کوردی هاوسەنگەری کوفرە نەک هاوسەنگەری ئیسلام ئەوان سەلماندیان کە ئامر مەفرەزەیەکی خۆیان نەدی چجای سەرکردایەتیەکیان لە ژێرەوە پەیوەندی بە بەعس حکوومەتی عێراقەوە بکاتەوە پلانی مەفرەزەکان و خوێنی پێشمەرگەکانیان وەک دوای ڕمانی ڕژەم دەرکەوت لە سەرانی یەکێتی و پارتیکە کردویانە بە دوژمن بفرۆشنەوە ئامادەش کازی بە پازارانی ئێران بکەن وەکو پارتی کردی کە ماوەی 93 کیلۆمەتری نێوان سەردەشت و خانەی لە دیموکرات پاک کردەوە کە هەردوو لە هەر قەومی بوون بۆ ئێران یان پازار بە جلی کوردیەوە بهێنن بۆ سوتاندنی نەوتەکەی کەرکووک وەکو کەیەکێتی لە 1970 کردی سەرانی ئیسلامی ئامادە نەبوون لە ڕێی جاشە نوێشکەرەکانیشەوە مساومە لەسەر جیهادەکی خۆیان بکەن ئەمە لە زمانی کیمیاوی پێش ڕاپەڕینە سەرانی ئیسلامی شەهیدانی ئیسلامی ئەمانیان سەلماندووە ئەمما دوای ڕاپەڕین هەموو کەس لە شار وڵاتەکانە ئیسلامیەکانی بینی کە لە سەرەتادا هەر بزوتنەوەی ئیسلامی هەبوو کە کوردپەروەرن یەکەمین بڕیاری پەرلەمانی کوردایەتیەوانە کافرەکان لەبەر خاتری تورکیا ئەوە بوو کە بۆ شەڕی نەفساوی پەکەکە خۆیان ئامادە کرد و کردیان بە قانون کاتێکا کە بیلەکانی پەکەکان هەنایە مزگەوتەکانی ڕانێ و دەوروبەری سەرکردایەتی بزوتنەوە کالێک هەڵنەفڵەنەوە بزوتنەوەش لیان نەدا کە بەو ئومێدە هێنرابوون بۆ ئەو ناوچانە مامۆستا مەلا عوسمانی ڕابەرمان ڕەحمەتی خوای لێ بە فەرمانیدا مزگەوتەکانیان بۆ چۆڵ کرد فەرمانیدا خواردنیان بۆ بهێنرێ پۆشاکیان بۆ بهێنرێ چاوپۆشیان لێ بکرێ و بەڕێزەوە لەگەڵیانە مامەڵە بکرێت ئەدیلی ئێمەش نەبوون دیلی ئێمە نەبوون و لە لای ئێمەش نەبوون بەڵام یەکێتی هێنابوونی بۆ ئەو ناوچێ بەڕەڵای کردبێت ئەمە بۆ گروپێکی مارکسی کوردستانی تورکیا کە هیچ پەیوەندیەکی فکری و سیاسی لەگەڵ ئیسلامان نەبوو لە کاتێکا ئێرانی پەکەکەی بە ئێرانە فرۆشتەوە نەکەر دیموکرات یادی شەهیدانمان ئەمەشمان دێنێتەوە یاد زیاتر لامانی ڕۆش نەکات